مەرزی نێودەوڵەتی پەروێزخان کە یەکێکە لە دەواازە سنووریە گەورەکانی نێوان هەرێم و ئێران جموجۆڵی بازرگانی تێیدا پەرەی سندووە لە کاتێکدا لە ماوەی چەند مانگی ڕابردوودا و بەهۆی داخستنی ڕێگای نێوان هەرێم و بەغدا لەلایەن داعشەوە بازرگانی لەو دەواازە سنووریەیە تەواو پەکی کەوتبوو. ئێمە وەکو شۆفێرانی مەرزی پەرێزخان بەردەوام لێرەین. جاران ئیش و کاری مەرزی پەرێزخان زۆر بە جوانی و ڕۆژان وا بۆ 700 سیارە لە بینی مەرزی پەرێزخانە هاتوچۆی ئەم دیمێ کرد تاوەکو داعش نهاتبوو. داعش هاتەوە بوو بەرزی پەرێزخان زۆر لاواز بوو تاوەکو شەڕەکە بەردەوام بوو تا و کاتێ لە بەردەوام بوو ئێمە ئیشمان زۆر لاواز بوو کە ئەم ڕێگانەی خوارەوە کرابوو وەکو سنووری سعدێ و جەلەولا و ئەمانە لە ئەو چەکدارانە پاکرانەوە دوای ئەوە ئیشەکەمان زۆر باش بوو و ئێستا شکر بۆ خوا خەریکە وەک جارانی لێتێت و ڕۆژانە نزیکەی 1000 ئۆتۆمبیلی بارهەڵگر لە نێوان هەرێم و ئێراندا هاتوچۆ دەکەن و خۆراک و کەرەستەی بیناسازی لە ئێرانەوە دەهێنە هەرێم و لەوێشەوە بۆ ناوچەکانی عێراق دەیبەن. مەرزی پەرێزخان لەبەرەوەی کۆتا سنوورێکی مەرزی هەرێمی کوردستان لەگەڵ ناوەند و باشووری عێراقا بێگومان جەنگ و شەڕ و شۆڕ بە تایبەتی جەنگی ئەم چەند ساڵەی داعش ئەوە بۆ ساڵ و نیەک زیاتر بەردوو ساڵنگاوانێت تەسیرێکی گرنگە کات بێگومان لەبەرەوەی بەشێکی زۆری بارەکانی ئێمە ئەتوانین بڵێن لە 150 زیاتری بەساو بە ناوەند و باشووری عێراقەوە بۆ ئەوێ داغڵە بێت تەسیرێکی بەرچاوی کردووەلەوە. پاش ئەوەی کە ئازادکردنی جەلەولا و ناوچان لەسەر دەستی برا پێشمەرگەکانمان توانوێتی ئەو جموجوڵە تا ئاستێکی مامناوەند ڕێک بخاتەوە یان ئاستەنگی شەڕ و شۆڕ ئاستێکی گرنگن لە بەردەمی بازرگانیە هەر کاتێ ئەمانەت هەبوو یان هەر کاتێک جەنگ و شەڕ و شۆڕ نەبوو بێگومان بازرگانی تەوژمێکی گەورەتر ڕاتە پێشەوە و بەرکەوتەی ئەم کێشانەش پەروێزخان بەشێکی گرنگ و جێهەتێکی دیاری ئەو کێشە ئابوووریانە بوو کە ناوچەکە هەبووە. پێشتر داعش ڕێگای نێوان هەرێم و بەغدای کۆنتترۆل کردبوو بۆیە ڕێگەی گواستنەوەی شمەک لە پەروێزخانەوە بۆ بەغدا نەبوو. ئەمەش جموجۆڵی بازرگانی لە مەرزەکەدا ڕاگرت بوو بەڵام ئێستا مەرزەکە بوژاوەتەوە و لە ڕێگەشیەوە خەڵکێکی زۆر هاتوچۆی نێوان هەردوو وڵات دەکەن. هەرچەندە ڕێگەی نێوان هەرێمی کوردستان و بەغدا لە داعش پاکراوەتەوە بەڵام تاکو ئێستا شۆفێرانی مەرزی پەروێزخان بەترسەوە هاتوچۆی بەغدا دەکەن و لەوە دەترسن لە تۆڵەی ڕووداوەکانی خورمات و لە ڕێگەی بەغدا گرفتیان بۆ دروست بکرێت. دڵشادەنوار، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.